بە گوێرەی بە دوواداچوونی ئەندامێکی پەرلەمانی کوردستان لەسەر ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان دەرکەوتووە تا دێت ڕێژەکە بەرز دەبێتەوە کە پێشبینی دەکات دەگەر پلانێک نەبێت بۆ ڕەخساندنی هەلیکار ئەوە 4 ساڵی داهاتوو سەرووی ملیۆنێک گەنج بێکار دەبن. بە جۆرەی بە دوواداچوونەکانی ئێمە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان تا دەبەرز دەبێتەوە بە جۆرێک کە تەمەنی 15 ساڵ لە ئێستادا 137,083 کەسە و تەمەنی 16 ساڵی 138,034 کەسە، تەمەنی 17 ساڵی 136,906 کەسە، تەمەنی 18 ساڵی 132,563 کەسە، تەمەنی 19 ساڵیش 126,000 کەسە. واتە کۆی گشتی لە هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو 670,834 گەنج لە 4 ساڵ داهاتوو بێکار دەبێت. نەبوونی کاری یەکسان نەبوونی دەرفەتی کار بۆ هەمووان وای کردووە گەنجێکی زۆر هەرێمی کوردستان جێبهێڵێت و ڕوو لە دەرەوە بکات بۆیە با گرنگ دەزاندرێت حکوومەتی هەرێم دەست با قەرزی بچووک بکاتەوە چونکە پێشتر خەڵکێکی زۆر لی سوودمەند بوونە. ئەم پرۆژە یاسایە کە پێشتر لە هەرێمی کوردستان 76 میلیارد دینار خەڵکی هەرێمی کوردستان تێیدا سوودمەند بووە، لەو بڕە 51 میلیارد دیناری ژێردراوەتەوە، 25 میلیارد دیناری لای هاوڵاتیان ماوەتەوە، واتە لە ساڵی 2011 بۆ ساڵ 2016 نزیکەی 8,000 کەس تێیدا سوودمەند بووە. ئێمە لە چوارچێوەی پرۆژە یاسایەکدا داوامان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە پرۆژە یاسای قەرزی بچووک بە شێوەی دەعم بدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ گەنجان وەکو ئاماژەمان پێکرد 4 ساڵی داهاتوو بە ئێستەشەوە سەرووی ملیۆنێک کەس لە هەرێمی کوردستان بێکار دەبن. بەوتەی کاسبکارانی شاری هەولێریش ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر بە دوای کاردا دەگەڕێن بەڵام کاریان دەست ناکەوێت. نەفەر بەخوای دوونێ هاتیە دەرە شادەی برزم هەیە ئامادەمە بە 15,000 ئیشکەم مەڵخوای برایەکەم ئەم بەخۆم ڕژێ باش 6,000 دەفرشتم والیداتم دە 15,000 بە شیماری منداری خۆم ناکە شاگردم لۆ چییە. ئەوەندامەی پەرلەمانی کوردستان هۆشداری دەداتە حکوومەت کە لە چەند ساڵی داهاتوو سەرباری قەیرانەکانی موچە، کارەبا، ئاو، کێشەکانی نێوانە هەولێر و بەغداد کێشەی بێکاری یەکێکی دیکە دەبێت لە کێشە گەورەکان. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.